پێمان وتن با یەک ڕۆژ وەکو کچ و کوڕەکانی ئێوە بژین، وتیان قەیرانی داراییە. ژمارەیەک لە خاوەن پێداویستیە تایبەتەکان دژی خراپی گوزەرانیان لە شاری سلێمانیەوە ڕۆشنە شاری هەولێر و لە بەردەم تەلاری پەرلەمانی کوردستان گردبوونەوەیکی ناڕزاییان دژی خراپی ژیان و گوزەرانیان ئەنجامدا و بەشێک لەو کەلوپەلانەی یارمەتی شوکاری ڕۆژانەیان دەدات سووتاندیان. لێپرسراوی یەکێتی کەم ئەندامان دەڵێت حکوومەت هێرێم 4 ساڵە بە بیانووی قەیرانی داراییەوە ژیانی کەم ئەندامانی کردووە بە دۆزەخ. 4 ساڵە بە ناوی قەیرانی دارایی هەرچی نەهامەتی و خەم و ئازار و مەینەتی ئێمەی کەمەندامانی گرتەوە، ژیانیان لێ کردینە دۆزەخ و بێبەشیان کردین لە هەرچی پێداویستە سەرەتاییەکانی ژیانە. پێمان وتن خوا بەتایبەت ڕێزی لێ ناوین، وتیان قەیرانی داراییە. پێمان وتن لە هیچ سەردەمێک هێندە برسی نەکراوین، وتیان قەیرانی داراییە. پێمان وتن هیچ مرۆڤایەتیەک برسیکردنی کەمەندامان قبوڵ ناکە، وتیان قەیرانی داراییە. بەشێک لە کەمەندامان کە پاشەکەوتی زۆرەملەی موچە ژیانیانی دژوار کردووە دەڵێن پلانی حکوومەت هەرێم لە کابینەکانی ڕابردووی حکوومەتدا برسیکردنی کەمەندامان بووە نەک باشترکردنی بژێوی ژیانیان. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێسش لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کە ئەم لێدوانانەیە ئەمە بین ئەمینانێ پێکەنینیان باقڵمانێ پێکەنینیان بە شتانەیە کە ئێسێمەیکن، یعنی هیچ باکێکیان بە ژیانی کەمەندامان نییە. ئێستا یعنی گاڵتەیان بە وەسعەکەیە باوەڕ ناکەم هەنێکیان هەر بیشمان بینم. ئێستاکەنە من کەمەندامێکم خۆم و دایکمین برام ئەنفالە باوکم شەیدا معنای بەچی ئاورە لە کەمەندامان نادەنەوە. من ئێستاکەنە خۆم و دایکم پیرێژنێکە جێم هێڵاوە لە ڕێخوا خەڵک بەخێوێکە. هۆکەی چییە؟ هۆکەی ئەوەیە من لە ناچاری و لە دامایی و لە نەبوونی خۆما هاتم بۆ هەولێر. ئەگینا هیچ پێویستێکم بەهینی هەولێر نییە، بەس حیف بۆ حکوومەت. من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم ئەمەی کە لە پشتی منەوەی بینی ئاگری نەورۆز نییە لە بەردەم پەرلەمانی کوردستانە بە بۆنەی ڕزگارکردنی خاکی کوردستان و سەرکەوتنی هەرێمی کوردستان. ئەمە سووتاندنی کورسی کەمەندامانە. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پیلانی هەیە بۆ برسیکردنی کەمەندامان، پیلانی هەیە بۆ برسیکردنی خەڵکی هەژار. ئەمە نەریتی حکوومەتی هەرێمی کوردستانە لەم مدەیە کە ئەم 4 ساڵە و هەموو کابینەکانی پێشووتریش ژیانی کەمەندام پێشتریش هەر پاشەکەوت کرابوو لە موچەکە، چکە موچەی کەمەندام 150,000 بوو لە هەرێمی کوردستان هیچ موچەیەک 150,000 نیە غێری موچەی کەمەندامان نەبێت. ماوەی چەند ساڵێکە حکوومەت هەرێمی کوردستان بە بیانووی قەیرانی دارایی پاشەکەوتی زۆرەملەی موچەی سەپاندووە و توێژی کەمەندامانیش بوونەتە قوربانی نائەدالەتیەکانی حکوومەت و بەوتەی خۆیان پاشەکەوتی نایاسایی موچە کاریگەری کردوێتە سەر هەموو بوارەکانی ژیانیان و ڕۆژانە ئاوات بە مەرجی خۆیان دەخوازن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.